وهروها تۆماری شێخین لە یوتیوب و لە لینکەکانی ترمانە وڵاوەکەینەوە. هەموو لایەک بەخێر بێن ئەم چوارشەمەیەش بە کافتەرێکی توریزە دەشت وەکو ئەرشێکی سەرشانمان ئێمەی هونەرمەند یا هونەردۆست بە هاوکاری هەموو جارەگەڵەم لەشکرێک هونەرمەندی خۆبەخش هەموو چوارشەمەیەک ئەمانوێ بە هونەر توموتیژیتان بیربەرینەوە بە هونەر ئارامتان کەینەوە لەناو فۆزای هەموو قەیرانە دروستکراوەی کە بازرگانە گەورەکانی حیزب دروستیان کردووە و حیزبانی کە بازرگانی بە خوێنی میلەتەوەکەن کە هەموو دنیایان کردووە بە قەیران و قەیرانی بێموچەیی و قەیرانی نەهامەتی و قەیرانی خۆڵقێنراوە و تەحەدا و ململانەی حیزبی بە حسابی من لە پایتەختی ڕۆشنبیرین ئێمەمانەوێ ڕەوڕەوەی هونەر نەوەستێ لەم شارەیە بۆیە ئێمە بەردەوامین بە تواناکانی خۆمان بە هاوکاری وەکو هەموو جارێگەڵەم لەشکرێکی زۆر لە هونەرمەندی خۆبەخش کە تا ئێستا ژمارەیان گەیشتۆتە ئەتوانم بڵێم نزیکی 1000 هونەرمەند کە لەم جێگایە دانیشتون لە هەموو شار و شارشکەکان ئەوەیەم ڕۆی بینن لە ڕۆژاوا مامۆسا کە گوناحە بە کوردستان بڵم کوردستانی ڕۆژاوا مامۆسا عەبدوبیلال لە کوردستانی ڕۆژهەڵات کاگەیوبی ئوستوار لە باشووریش کاکە جوانڕۆ و بەڕایبێژی خۆشەویستی ئەمڕۆمان کاکە شەپۆل کاک محەمەدی کە ئەمڕۆ لێرەیە و برای بچووکتان و ئەم برادرانش کە هەمویان بەخۆبەخش سەرجەمە و تیمەی کە لەگەڵمانەیە لە سەرەتای دامەزانی ئەم شوێنە کەلتوریەوە هەتا ئێستا ئەو برادرانی ڕاگەن و فۆتۆگرافەر و کامێرەمان و ئیشی مۆنتێر و هەمووی بەخۆبەخش ژێرەیشیان کردووە. ئەم ئێوارەتان بۆ پڕەکەین لە گۆرانی و میلۆدی زۆر ڕەسەن و خۆش و ئەمەوەتان پێڕابگەێنم چەند کەسێک هەبوو کە لێرەوە ئێمە بەدوایان بەهرانەیە گەڕین ئەمڕۆ ئەم بەهرەیەمان دۆزیوەتەوە ئێمە کاک شەپۆلە کەسی تریشە بۆ هاتوو لێرەوە بەهرەکەی دەرکەوتو ئێستا بۆ بە ئەستێرێکی دیار لە گۆڕەپارەی هونەرە ئیشی ئێمە ئەوەیە ئەمانەی خزمەتی ئەو کەسانە بکەین کەەوە ڕاگەیەنەکان وەکو پێویست بایەخیان پێنێن. بەخێر بن هەمووتان ئەم ئێوارە پڕەکەین لە گۆرانی مۆسیقا بە هاوکاری برادرانی خۆشەویست فەرموون.
مناڵی ماڵچێکم سەندە لە تۆ بە مناڵی ماڵچێکم سەندە لە تۆ ئێستاش گەردەت بینم لەزەتی ئەو ماچەم لە دڵ دەرناچێت یادگاری دل و جانه دندن گریم دندانه شنو هایم یارم تو گریانه جشنه خایمه شنو هایم یارم
كان رجعني صويت من أوارخ مار نبو كشتي ظلم ناسكم أوادرك نار نبو دربشي طريقة قوة جيري شقيتو هروكو ممي على المخاط وزين دم الموت كرهمو موشي من دي زين من رد شايرو دوري باشت
شارە یا بڵێن هەموو کوردستان سالی ئیسماعیل کە لەگەڵ حەسەن زیرەک و ئەحمەد شەماڵ و محەممەد ماملێ و برای سەعاکە ڕۆ یەکێک بە لە هونەرمەندە دیێرینەکانی ئەم شارە بۆ یەکەم پێشمەرگەی شۆڕشی سەرەتاییەکانی کوردیژووە لەسەر جادەیەک لەسەر شەقامی سابووکەران شەو ڕۆژە کات و لەسەر جادەکە خەوت ڕێن نابوو بەداخەوە تەڵان ئەوە وەکو هونەر محمەد شاوشین وەکو هونەرمەندانی تێر وەکو زۆرێک لە هونەرمەندان هەر هونەرمەند نایانی بە کورتی و بە کوردی مافی هیچ وڵاتیەک لە وڵاتەیە پارێزراو نییە پیر و پەکەوتێت لە هەموو وڵاتێکی دنیاە لێرەوە کورد سەری خۆی لەگەڵچێت بۆ هەندێران دوجار ئەگەر ئیشێکی زۆر باشی دەست پێ خزمەتی پیر و پەکەوتەیەکە لەوێ وڵاتەکان خزمەتێکن بەڵام لێرە ئێمە منوەکو هونەرمەند باسێکم هونەرمەندێکی ئێمە لەسەر و جادەیە شەو ڕۆژێک کردەوە بەداخەوە بۆسێکمان بڵاو کردەوە ئەمڕۆ خۆشبەختانە لە ڕێگەی هەندێک پەیوەندیەکانی خۆمان و هەوڵمانە جێگەی بۆ بکەینەوە چوین بردمان بۆ خانەی بە ساڵاتچوانی پیرانیا خەڵۆتگەی پیری سوپاسیانەکەم کە شوێنێکیان پێبەخشی هەڵکەنی کاوی زۆر هونەردۆستە بردمان لێ جێگەمان بۆ کردەوە سوپاسی کاشوان میراکەم ئەمێ سوپاسی برایەکی بەڕێز زۆر خۆشەویست بکەم کە شەهیدێکی زیندووە هەر بە شەهید عومەرە سوورد بەناوبانگە لەبەر یەکێک بووەوانی کە ڕزگاربووەکانی ناو حەڵبە شەهیدەکەی قەرگا کە ئێستا پێم وابێ لە وڵاتی یادانی مارکەیە سویدە هاتە سەرخەت و لەوێ ئێستا حالیان خەریکی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریە بۆ ساڵح ئیسماعیل و ئەویش پەیامێکی بڵاو کردبەوە زۆر ناڕەزایی دەبڕی بوو من نامێستێتان بێشانم ئەوەی کە مەبەستمە ئەو مەسوول و بەرپرسانی بەرپرسن لەوەی کە خەڵک لەسەر جادە بخەوێت کە دەمیان لەناو خوێنی میلەتە یا خوێنی میلەتە بژن ئێمە بەمە ئەنگارمان یەک پەیامان هەیە کە ئێوە گەرەتانەیە بە قەیران دڵ ئێمە شەق پێبەرن ئێمە بەڕاستی بە گۆرانی واتان یەکەین ئێوە وڵاتە بەجێ بێڵن لەبەرەوەدا لەکە شەپۆ لەکەم کە لە شارە زوور هاتۆ چەند میلۆدیەکی شاد ئێمە بە میلۆدی شاد دڵی ئەوانە ئەتەقێنین کە هەنوێ میلەتە لە نەهامەتی و قەیران هەبژ ئێمە لە پایتەختی ڕۆشنبیرین کە ئەڵەن شاری سلێمانی شارێکی زیندووە هیوادارم هونەرەکەر زیندوو بێ هیچ قەیرانەکاری تێ نەکات کاک شەپۆ چەند گۆرانێکی شار خاڵیلا سەر لێوانە ئەمان یار 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 خاڵیلا سەر لێوانە ئەمان یار 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 لەو پەنجانەی نەرمتر ئەمان یار 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 چی دیت بۆ بکەم بەشانە ئەمان یار 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 لەو پەنجانەی نەرمتر ئەمان یار 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 چی دیت بۆ بکەم بەشانە ئەمان یار 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 چبکەم بۆ دەڵاڵێکی ئەمان یار 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 چبکەم بۆ دەڵاڵێکی ئەمان یار 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 بینێرم بۆ ماڵێکی ئەمان یار 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 بۆم بکە دەستماڵێکی ئەمان یار 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 بۆم بکە دەستماڵێکی ئەمان یار 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 هاکەدەرکی گەڕاوە ئەمان یار 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 هاکەدەرکی گەڕاوە ئەمان یار 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 شنەرەیە لەولاوە ئەمان یار 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 شلەن و ئاڵ و باڵ و ئەمان یار 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 باکم بەری هێناوە ئەمان یار 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 باکم بەری هێناوە ئەمان یار یار یار
بقرين لو مو سكانو بيتم هول بقرين لو مو سكانو يابا ويابا مكن باوان لنا وقردانو يابا ويابا مكن باوان لنا وقردانو اما شلو من البياسين بيه طوبة نرمكي باوان شو سرين بيه طوبة نرمكي باوان شو سرين بيه ديوانيكم ضلالا ديوانيكم ديوانيكم ضلالا ظلمشت وشيدابو يسوي وشاوكالا تركض من شكل السوا ناس الفرد الدالا